من کەرکووکیم خەونم هەیە چەندین خەونم هەیە لە مێشەوە من وەک کەرکووکیەک دەمەوێت ئازاد و سەربەخۆ بم من وەک کەرکووکیەک دەمەوێت داهات و خێر و بێری ئەم خاکە بۆ من بێت من وەک کەرکووکیەک ئەمەوێت ژیانم خۆش بێت من وەک کەرکووکیەک ئەمەوێت لە ڕۆژێکی ئاوە بارەناویدا بە دیار عارەبانێکی سەوزەوە نەوەستم و لە نەبوونیدا لە بارانە کار و کاسبی بکەم من وەک کەرکووکیەک دەمەوێت مانگانە لەو خێروبێرەی کە هەیە موچیەکم بۆ دابین بکرێ و لە ڕۆژێکی ئاوە بارەناویدا لە ماڵەوە دابنیشم من وەک کەرکووکیەک دەمەوێت لە ڕۆژێکی ئاوە باراناوی و ساردا نەوتم بۆ دابین بکرێت بە پێی پێویستی وەرزی زستان لە زستانە لە سەرمایە هەڵ نەلەرزم لە زستانە نەچم بە سەرما چاوەڕوانی دوو جلیکانە نەوت بکەم تاوەکو خێرم پێ بکەن و بم دەنێ من وەکو کەرکووکیەک خەونم ئەوەیە شۆستە و شەقامەکانی شارەکەم جوان بێت پاک و خاوێن بێت من وەک کەرکووکیەک دەمەوێت لە داهات و خێر و بێری شارەکەم بیمەی تەندروستیم هەبێت ئەگەر خۆم یا خێزانم یا منداڵەکەم نەخۆش کەوت لە خێروبێری کەرکووک چارەسەرم بۆ بکرێت و باشترین پزیشکی جیهان بهێنن لەم شارەدا چارەسەری من بکات من وەکو کەرکووکیەک نامەوێت تەنها ژەهری نەوتەکە بۆ من بێت و نەوتەکەش نەدرێ بە من وەکو کەرکووکیەک چەندین خەونی دیکەم هەیە خوددایە خەونەکانم بۆ بێنەدی خوددایە من خەونم گەلێک زۆرە بەڵام هەموو خەونەکانم لە سایەی حکومەتێکی شکست خواردوودا لە سایەی بەرپرسێکی نابەرپرسدا هەموو خەونەکانم لەم شارەدا لە گۆڕ نراون من خەونم هەیە خەون ئەو شتانێکەوە خزمەت گوزاریان شتێ بۆ کۆرکە بکرێت کەس خۆی تێناگەێنە سرێنەوە سێ چوار ڕۆژێ لاگەست دوو جلکان بەرکرد هەتا ئێستا بڕوان ناکەم کەرکووکی خێری لەم خێروێری کەرکووکە بینی بێ وەرە نەوت خۆتە بیام عەرزە هەمووی نەوت خۆتە بچی دوو ڕۆژ سرە بگریت و دوو جیگانی و بدەنێ من هیچ ڕازی نیم بە کەرکووک بە هیچ ژیانیش بە هیچ شتێکی ڕازی نیم وەڵاهی ئەو خەڵکە هەر خۆی باتە ڕێوە ئەلا هیچ مەسئولێکی ئەو کوردستانە عیلاقەی بە کەرکووکەوە نییە سڵاو و خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ خۆشەویستانم ئەمڕۆ لەگەڵ هاوکاری کامێرەمانم محەممەد هیوا لە سلێمانی و بەڕێکەوتین بەرە و بابە گۆڕگۆڕ بەرە و شاری کەرکووک بە دیاریکراوی ئێستا لە نێو بازاڕی شۆڕیجەی شاری کەرکووک داین دەمانوێت پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست لەم شارە بگوازینەوە تا بزانین ژیان و گوزەرانی خەڵک چۆن دەگوزارێت ئەمانوێت لە خەڵک بپرسین کەرکووک لە نێوان بەرداشی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستاندا ژیانان چۆن دەگوزارێت لە نێوان دوو دەوڵەتدا لە نێوان دوو حکومەتدا دەمانێت بزانین ژیان و گوزەرانی هاوڵاتیان چۆنە و لە ڕووی خزمەتگوزاریەوە چۆن ژیانان دەگوزارێت تا چەند ئەو خێر و بێر و داهاتەی کە لە کەرکووکدا بەرهەم دەهێنرێت بۆ کەرکووکەکان و بۆ کەرکووک خەرج دەکرێت ئەم پرسیاران و چەندین پرسیاری دیکە لە خزمەتی هاوڵاتیانی کەرکووکدا دەپرسین با بزانین ڕاو چوونەکانە چێ سەبارەت بم بابەتە فەرموومە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین کەرکووک لە نێوان بەرداشی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستاندا ژیانی چۆن دەگوزارێت وەڵای باش نییە هەر کەسە لە مەسڵات خۆی دێ لە کەرکووک شتە بە بنە کوردستانیشی بە کەرکووک بێ دێ لای کەرکووک نەوتەکەیە بە هەماشەوە هەموو شتەکانێ بە عێراقش بە هەماشەوە بەڵام کاتی دێتە سەر ئەو شتانێکەوە خزمەت گوزاریان شتێ بۆ کۆرکە بکرێت کەس خۆی تێناگەێنە یان هیچ باش نییە کەواتە کەرکووک نەیتوانیوە لە خێر و بێری خاکەکە خۆی بخوات هیچ نەبین ئەگەر حەزشەکەی بڕۆ پرسیارکە ژیانتان چۆنە گوزارێت الحەمدوللا مادام بەدەست حکومەتەوە نینە کەس زۆر چاکە بەسوانێ بەدەست حکومەتەوەتان بوون مەعاش یان هەر شتێکی تر هیچ باش نییە معاشتان لە حکومەتی عێراقیە
نه من خۆ معاشم نییە بۆ نە باوکشم کاسی بینە الحەمدوللا بۆ خۆمان پارە پێیاکەین زۆر چاکە بەڵام لە سایت ینی پێویستمان بە حکومەت دەبێت زۆر چاکە ئەگەر کەرکک وڵاتی لە وڵاتێکی ئەوروپیا بواەت ئەم هەموو خێر و بێر و نەوتەی هەبواەت پێدوا بوو چۆن بواەت ینی بەڕای من زۆر بە ئاسێکی زۆر چاکە بوو لە ڕۆی ینی هەموو شتێکەوە ینی دەوڵەت ئەوروپیەکان ئەو شتانێکەوە ئێمە هەمانە ئەوان نیانە بۆ نەوتە ینی زۆر شتە هەم ینی خاکەکەی خۆڵەکەیە خۆڵەکەمان پاراکە ئاوە ئەمانیان لانی وڵاتە زۆر کەمە بە چۆنەوە سەرکەوتن بێ پرسیارەکە بگەڕێتەوە بۆ حکومەت بۆ سەرکەوتن ئەمانە بۆ ئێمە سەر ناگەوتین تەنها بۆ بە پرسەکانە خێر و بێگەم خاوەیە هەر خۆش گێرشە پێویست ناکەوە باز بگرێتیش کەرکک لە نێوان بەرداشی حکومەتی عراقی و حکومەتی هەرێمی کوردستاندا ژەنە چۆن دەگوزارێ والله بلين چۆنە گوزارێ باشە و خراپە بێ ئیشکاریە و بێوەزعیە و سرێنەوە تەگری سێ چوار ڕۆژێ لاگەست دوو جلکان بەرکەوتن باشەکەی ئەوە لە پەنای ڕووبارەکان تونیتەنە ئەی خۆر ئەوەیە تو بەحری ئاوی توێنی دی هەرەوەی تر لەوە زیاتر چیتەوێ وە نەتانتوانیوە ئەو خێروبێرەی کە لە کەرکک کابوونی هەیە ئێوە لێ بەحەسێنەوە والله ئەگەر نفسی خۆ من توانێ ئەم کردی چۆن بەس فایدێکی بوو خێروبێری ئەم خاکە بۆ کەرکووکەکان نییە نەوەڵا لە چۆ بۆ کەرکوشەکان بۆ کێە والله هیتر تووشە زانی و هەموو ێزان بلێم بۆچی من لە تۆ پرسم دۆ هاوڵاتیم شارێک والله بلێم بۆچی ئەگەر بۆ من بۆیە هەزارە هەیە کرێکارە لەم بەمانجە چوار ڕۆژیشی دەست ناکرێت دوو ڕۆژیشی دەست ناکرێت ئەی تو خێروبێرەکە دەبایێت و ئەم نەوتە تەنها دووکەڵەکەی بۆەوەی والله خۆرەوەی ترچێ من پێت چیت پێ لێم لە مانجێکە دوو جرگانەوە بێ سێ جار چوار جار سەری بۆ بگری تا دەنیە ئیتر لەوە زیاتر نەوتەکە تو دوو جرگانەوە دەکەت بە ڕزالەتی تر تر بێت چۆن بێ ژیانتان ناخۆشە والله با لە هەندێک ڕۆ لە هەندێک شارەکان ترۆ باشترە لە خوارە زیاد لە ڕووی خزمەت گوزاریەوە والله خزمەت گوزاری پێش ئەم وەسا هەندێک کرا ئیسا نییە ئێساژ بارانە بارێ جادەکانەمنی ئاو ژیانمان لەوەتی حکومەتی هەرێم هاتووە بەڕاستی پێشمەرگا وڵاتەکەمانی پاراستووە بەس حکومەتی هەرێم حکومەتی وا ناوێ مانە حکومەتی نیە ئەمە تۆزێک مەجموعەیەکی بازرگان و توجارت بە خەڵکی کە هەرکوکەکەن و بە نەوتەکەی کە هەرکوکەکەن تیجارەتان بە ئێوە کردووە بەڵێ بە خەڵکەکەی کە هەرکوکەوە باشە ئەو خێروبێرەی کەرکک سوودی بۆ ئێوە نەبووە لە 100 نەبووە دەوترێت کەرکووکەکان تەنها دووکەڵەکەی بۆ ئەوانە باقی خێروبێرەکەی بۆ حکومەتی عراقی بۆ حکومەتی هەرێمە تا چنەمە ڕاستە 100% ڕاست تا شەوان وەرە سەعات 9 بە دواوە بۆنەکەی هەمومانی گردووە خێرەکەی بۆی منیە و بەس دووکەڵەکە بۆنەکەی بۆ ئێمە خزمەت گوزاریەوە ناو شار چۆنە وەڵی تا ڕادێ باش خراپ نییە باش تا ڕادێ زۆر نەبەس باش ڕازانیمان لێ بەس تقریبان باش کەرکووکەکە لە هەر شارێکی ئەوروپیا بواەت چۆن ئەبوو هەمووی بۆ ئاڵتون نەک هەمووی بۆ ئاڵتون خزمەت گوزاری 100% کرا بەس ئەمان خزمەت گوزاری ناکەن بەس پارە پایکردنەکە کەرکک لە نێوان بەرداشی حکومەتی عراقی و حکومەتی هەرێمدا ژیانی خەڵک چۆنە گوزارێ وڵی لەخوا بزابێن الحەمدوللا باش باشە وای هەموو شتێ ئێمە خۆ ئەمان ژیانە بەس ئێمە طبعاً هەر بە پشت بە پێشمەرگە قایمەکەن لەبێرە ئەوان بەرگەی لە ئێماکەن باشە تا چەند ئەو خێروبێر و نەوتەی کە لە کەرکووکدایە بۆ خزمەتی هاوڵاتیان سەرف کرا باسی نەوت مەکە نەوت هەر چاماگرۆ خێرمەل نەوت نەبینیوە نەوت هیچ نییە بۆ ئێمە ناوەڵە هیچ سوودێکمان لەنەوە وەرنەگردووە کاتی بەعسەوە ئینار بۆ ئوردن و فەڵەستین ئێستاش نازانین بۆ چۆچێ ئەوە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عراقیدا کامیان زیاتر خزمەتی بە ئێوە کردووە طبعاً کوردستان تەمان کوردستان زیاتر لەبەرێ ئێمە سەردەمانی بەعس ئێمە هەمومان جامیعاتمان تەواو کرد حکومەتی بەغایکی ومان نەکردو بەس بەڵێ کوردستان زۆر خەڵکی زۆری کەرکووکی تعین کردووە بەس بەداخەوە خەڵک زۆری پێی نازانێ زۆر بەداخەوە ینی خەڵگەوێ حکومەت نانەکەش کاتە دەمیەوە یعنی هیچ خۆشی هەوڵێ نادە ینی بۆ نمونە بەسیترینیشی دە پاکو خاوێنی ئەوێ ئیلا سیارەی زبلەکە بێتە بەردەم دەرگاکەی و زبلەکەی بۆڵگەری یەکاکە دقیقەوە خۆت هەڵمەتێ بەرەر خۆت بیکەنە و هاوێکەوە ئەو شتانێکەوە خزمەت گوزاریان شتێ بۆ کۆرکە بکرێت کەس خۆی تێ ناگەێنە سرێنەوە تەگری سێ چوار ڕۆژێ لاگەست دوو جلکان بەرکەوت هەتا ئێستا بڕوان ناکەم کەرکووکی خێری لەم خێروێری کەرکووکە بینی بێ وەرە نەوت خۆتە بیا عەرزە هەمووی نەوت خۆتە بچی دوو ڕۆژ سرە بگریت و دوو جیگانی و بدەنێ من هیچ ڕازی نیم بە کەرکووک
بە هیچ ژیانیش لە هیچ شتێکی ڕازی نیم. وەڵاهی ئەو خەڵکە هەر خۆی خۆی باتەڕێەوە ئەلا هیچ مەسئولێکی ئەو کوردستانە عیلاقەی بە کەرکووکەوە نییە. کوردڵی بە کورد دەکرێتەوە زانی هەیگوایە باشە. کەرکووک لە نێوان بەرداشی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمدا ژیانی خەڵک چۆنە گوزارێ؟ وەڵا ژیانی خەڵک زۆر لە خراپیایە هازۆ خراپە ئەمە کەی ژیانە لەم ژێر نەوت بێ ئەمە ژیانی خۆم پێشمەرگەم ئەمە ژیانی کووردە ئەمە سەرۆکەکانی سەرۆکی هەرێم سەرۆکی عێراق ئەم ملەتیان فەوتانووە زۆر ناڕازین لە حکوومەتە. ئەو خێروبێرەی کە لە کەرکووکە هەیە کەرکووکەکان سوودان لێ نەبینیوە؟ نەخێر هەتا ئێستا بڕوا ناکەم کەرکووکی خێری لەم خێروێرەی کەرکووکە بینی بێ نەخێر. باشە کێ خێروبێری ئەم خاکە؟ وڵی دەسەڵاتدارەکانە ئەوەی دەسەڵاتدار بێ خێروێری ئەم خاکە خوات و میلەتی کەرکووکیش بەم ڕزارەتە ئاژی ئێوە نەتانتوانیوە لە سایەی نەوت تا بە حەسێنەوە؟ نەخێر هەتا ئێستا نەحەزاینەوە لە سای نەوت. ئەی بەرهەمی کەرکووک ئەو بەرهەمی کە لێبەر چی شتێکی بۆ ئێوەیە؟ وڵی بەز و کەڵەگە و شەڕەکەی بۆ ئێمەیە ئێمە شەڕ لەسەر کەرکووکەی خۆمان دەینە کوشت لەسەر ئەم خاکە و هیچی بۆ ئێمە نییە بەس کوشتنی بۆ ئێمە بووە. خزمەتگوزاری شار چۆنە؟ وڵی لە پێویست نیە بەکاری پێویست نیە ینی زۆر شتی وا نەکراوە بۆم شارە. باشە کەرکووک ئەگەر شارێکی ئەوروپی بووایە چی لێ ئەهات؟ وڵی شاری گەورە بووە ئێستا هەم هەر شاریەکانشی ئاڵتون بوو خۆشتنی شارە بوو بەزمانەوەی کووردە بۆی ئەوە لەبەرەوەی کووردە و کوردیش خۆی هیچ بۆم شارە ناکە هیچ شتێ بۆم شارە نەکرا. بەنسبەتی هەرێمی کورسانەوە قەیرانی دارایی هەیە قەیرانی دارەکەی زۆر تەسیری لە خەڵک کردووە ئەین بە شێوەیەک بژێوی خەڵکی سست کردووە فەرق و جیاوازی شێ لەبین زۆر شتا سێرەکەی هەندێ شار هەیە یعنی بە جۆرەی پێویست خزمەت نەکراوە خزمەت گوزاری کەمە لە شارەکانە تراوایە. لە نێوان حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمدا کامیان زیاتر خزمەتی ئەم شارە کرد؟ وڵی هەردووی ڕاستی خزمەتی کردووە حکومەتی هەرێمیش قسووری نەکردەوە بەڕاستی بەس حکومەتی بەغا یعنی کەمتر خزمەتی شارەکەی کردووە. باشە لە ڕووی کارەبا لە ڕووی ئاو لە ڕووی پێداویستی زستانەوەکو نەوت ژیانتان چۆنە؟ وڵی خراپ ئەینەوت بە شێوەیەکی زۆر یعنی ئەستەم دەستەکەوێ ئەبێ بڕۆی سرەی بۆ بگریت و لەم شاریکەوە هەمووی نەوتە و یعنی لە هەموو وڵاتانی جیهان کەرکووک بەناوبانگە بۆ نەوت کەت سێرەکەی ئێمە نەوتەکە زۆر بە ئەستەمی دەستمانەکەوێت. گە نەوتەکەی بۆ ئێنە بێت چ شتێکی بۆ ئێوەیە؟ وڵی بەس دووکەڵەکەیەتی. ئەگەر کەرکووک شارێکی ئەوروپیە چۆنە بوو؟ وەڵی حتمما ئەوە قیاساتی دووەلی هەیە تاعاان ئەبۆ شتێکی تر ئەبۆ دالاس ئەبۆ فیلالیڤە ئەبۆ شارە پێشکەوتوانەی ئەمریکا ئەوروپا. تۆ لەم کەرکووکە ڕازینیت بەم جۆرە؟ وڵی بە شێوەیەک ڕازین بەس بە جۆرەی هەستی ئێمە نییە زۆر نا گوڕگوڕ تووڕێ لیان تووڕێ چۆن تووڕە نییە هەرۆڵاو خەڵکەونە لەو مسلانە تووڕەیە هەتا بڵێ من پێشمەرگەیەکەم 500,000 ڕاتبەگەمە چون ڕۆژ جارێکەمان دنیا ڕاتبەکە ئاچین دوو ڕۆژ سرەی نەوتەگرین بە 15,000 دوو جلیگانیمان دێ دوو جلیگانی نیو وەرە نەوت خۆتە بێ عەرزە هەمووی نەوت خۆتە بچی دوو ڕۆژ سرە بگریت و دوو جلیگانی و بدەنێ. ئەگەر جارێتر پێم بڵێیتەوە کەرکووک لە نێوان بەرداشی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیدا ژیانی خەڵک چۆنە گوزارێت؟ وەڵڵاهی مام ناوەندیە. نەوتەکەی بۆ ئێوە نییە؟ کورکوان نەوت کامە نەوتە من ناچم دوو ڕۆژ سرا ئەگرم تا دوو جلیگانی و مەدەنێ کامە نەوتە هەمووی مەسئولەکانە بام زایدە نەکەن سەر ئێمە فەقیر و فوقرا هەمووی ئەو شەڕەشێ لە بین ئینەکە حزبەکان بۆ نەوتەکەیە نەبوو ئێمە نەبوو خەڵک کەرکووکە. یعنی خەڵکی کەرکووک نەیتوانی لە سایەی نەوتا بەحەسێتەوە؟ نەوەڵا کامە حەسانە لە پاڵی نەوتە ئەگەرەوە نەوتە بۆ میلەتەکە بێک پاشاژین پێ دوایە ئەو زوڵمەی کە حکومەتی عێراقی کردوێتی لە ڕابردووە حکومەتی هەرێمیش هەمان زوڵمە کاتوە لە خەڵک یعنی وان نییە بڵێن حکومەتی هەرێم ئەو زۆرە زوڵماکە بەس کەمترە لە جاران. باشە نەوتی کەرکووک چ شتێکی بۆ ئێوەیە؟ نانە بەس دووکەڵەکەیەتی هیچ شێتر نییە نەبەخوا بەس دووکەڵەکەیەتی دووکەڵەکە پارەی کردا بێوانەیە لە گوێیاندا بەخوایان کرد بە تۆڕ بەیان کرد
خزمەتگوزاریتان چۆنە؟ باشە خزمەت گوزاریەکە تۆزێ باشترە. چیتان بۆ کراوە مەسەڵەن؟ وەڵی ئاو باشە، کارەبای باشە، ڕێگاکان باشە، ینی سەب کراوە کۆڵانەکان. بەڕاستی دکتۆر ئەنجومەدی هەنێ ئیشی کردووە، نایەت کردووە. کارەبا هەبوو بڕازان. باشە نەدوێ نەبراوە، نابڕێ زۆر کەم زۆر کەمە بڕێ دێتەوە باشە کارەباکەی سا حالێم فترێ باشە. لەکوێ ژیاویت؟ لە کەرکووک. پێشتر لەکوێ بوو؟ لە کەرکووکم بە چەند ساڵێ لە ئەوروپا بوو. شارێ بوو؟ لە سوید. ئەم نەوتەی کەرکووک لە سویدا بووایە سوید چی لێ؟ وەڵا ئەم نەوتە لە سوید بووایە لەو باوەڕم دنیا و ئەرز و دار و بەردە بۆ ئاڵتون. سوید بە دارەژێت لەندا هات سوید لەسەر دار و سکاتە وڵاتێکە لەو باوەڕم لە ئەوروپا دووسێ وڵاتر نیوەکو سوید خۆش بێت. نەوتیشی نییە. نەوتشینە پێ دەڵێن دار و سکات. سکات چییە؟ یعنم زەریبە. ئەها بەڵێ باشە ئەی کەرکووک لە نێوان بەرداشی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا ژیانی خەڵک چۆنە؟ وڵایی ژیانی خەڵک ئەو زۆر باشە نیە. من هیچ ڕازی نیم بە کەرکووک بە هیچ ژیانیش بە هیچ شتێکی ڕازی نیم. نەوتەکەی بۆ ئێوە نییە؟ کام نەمەوە. چی بۆ ئێوە؟ دووکەڵە پیسەکەی بەس پیسی هیچ شتێک پاکی هیچ شتێک خۆشی لەم شارەیان نیە. خزمەتگوزاریتان چۆنە جادە بۆ نمونە خەسەخانە دەرمان بۆ نەخۆشەکانەمانە چۆنە؟ وڵایی ئەوی زۆر باش نییە بەڕێی من باش نییە. گشتی ڕازی بە هیچ شتێک کەرکووک ڕازی نیم هیچ شتێکی نەئاوی نەکارەبای نەنەوتی نەوت دووەرگردن باوکمەوەی دووسێ ڕۆژ سرە بگرین خەڵکە ڕۆن مەقەبادانە تاکە نەعەلدانە بلۆکدانە بۆ سرەکەی دوو ڕۆژ دوای جادێتەوە هێش شەو لەوێ خەوێ ژێرمان خۆ نەوتە وانە هیچ شتیا بەسەر نییە بە هیچ شتێکی ئەم ژیانە ڕازی نیم من لە کەرکووک هیچ شتێکی هەنێکە سەرێک کارەبا کوێی باشە چی باشێک سەبەب بەنی ئەوە کارەبا باشە کە سبێت ئیشی پێ ناکات تەنها گوڵۆ بیشەکە بە ڕوعبە ئەمپێرێک دە گوڵۆ بیشکە چی باشیەکی هەیە ئەمە ڕاو بۆ چوونەکانی بەشێک لە هاوڵاتیانی کەرکووکە کە دەڵێن نەوتی کەرکووک خێروبێرەکەی بۆ ئێمە نییە و تەنها دووکەڵە ڕەش و پیسەکەی بۆ ئێمەیە خۆ ئەگەر هاتوو دووکەڵەکەشی پارەی کردا بە پێی قسەی هاوڵاتیان برادەرێک گوتی ئەگەر پارەی کردا دووکەڵەکەی بە تۆڕ ئەیانگرت و بە خەڵکیان نایە بەڵام پارە ناکات ژەهراویە پیسە بۆی ئەیدەن بە ئێمە هاوڵاتیان بەگشتی لە دۆخی کەرکووک ڕازی نین دەڵێن ئەگەر لە شارێکی ئەوروپیا کەرکووک شۆستەکانیش دەکرا بە ئاڵتون ژیانی خەڵک زۆر خۆشە بوو بەڵام خێروبێری کەرکووک بۆ ئێمە نییە و نەیتوانانی سوود بێمە بگەێنێت تەنها بەرپرسە حیزبیەکانن دەتوانن لە خێروبێری کەرکووک سوود بین و واتە بە جۆرێک لە جۆرەکان قسەی هاوڵاتیان بەو جۆرەیە کە بازرگانی بەسەر کەرکووک و کەرکووکەکانەوە دەکرێت ئەمە ئاه و نزوڵەی هاوڵاتیانی کەرکووکە ئەو کەرکووکەی کە ژێری پڕە لە نەوت دەوترێت شەوان خەڵک دەچێت مقەبادانێت تاکە نەعەلدانێت لە تەبلۆک دانێ بۆی دوو جلیکانە نەوت یا سێ جلیکانە نەوت وەربگرێت ئەمە ژیانی خەڵکە لە کەرکووکە خۆتان بەچەی خۆتا ببێنن کە کەرکووک نەدەبووە بۆیەت بەڵام ژیانی خەڵک ئابەم جۆرەیە ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزین هاوڵاتیان چی کەمان بۆ ئەدرکێنن سەبارەت بەم بابەتە فەرم لەگەڵمانە بن ئەو شتانێکەوە خزمەت گوزاریان شتێ بۆ کۆرکەوت بکرێت کەس خۆی تێ ناگەێنە سرێنەوە تەگری سێ چوار ڕۆژێ لاگەست دوو جلکان بەرکەوێت هەتا ئێستا بڕوا ناکەم کەرکووکی خێری لەم خێروێری کەرکووکە بینی بێ وەرە نەوت خۆتە بێ عەرزە هەمووی نەوت خۆتە بچی دوو ڕۆژ سرە بگریت و دوو جیگانی و بدەنێ من هیچ ڕازی نیم بە کەرکووک بە هیچ ژیانیش بە هیچ شتێکی ڕازی نیم وەڵاهی ئەو خەڵکە هەر خۆی باتە ڕێوە ئەلا هیچ مەسئولێکی ئەو کوردستانە عیلاقەی بە کەرکووکەوە نییە وەڵاهی ژیانیان ئێستا ئەوان لە بەغاو ئەمان لێرە و نەوتەکە ئەبەن و بۆ جای ناکەنەوە بۆ خۆیان و بۆ بیدەنە عارەب دوای پچکە بماندێن هەتاکەی یعنی ئێمە بترسین لیان ئێمە هەتاکەی لیان بترسین و ڕۆی کاکە دەبزانین چیان کە لە بەغا باڕۆن زانین پارەمان بدەنێ نامەدەنێ هەتاکەی کانی کورد هەتاکەیان فچی بکە حدود خۆمان جاوە بکەن دیوارێکەن هیچ کەسێک کوردیە چووە بەغا قاومان بدەن نامانگەرێک لەگەڵوانە فروشێنمان لەگەڵا بکەن حکوومەتی هەرێم چی بۆ کردووە وەڵای حکوومەتی هەرێم باشە حکوومەتی هەرێم پێشمەرگی بۆ مادانەوە داعش نییە دە کەرکووکەوە بەنانی کەرکووکەوە
دووەم ئاشایسەکان گێژە خۆن باشن یعنی زەرێران نییە زۆر باشن باش ئەی لە ڕووی ژیانی خەڵکەوە خەڵک ژیانی چۆن نەگوزارێت کارۆگاسمی هەیە بژێوی ژیانتان هەیە نەوتان ئەدرێتەیە کارەباتان هەیە کارەبا ئیسەر کوردستانەوە بەهارە چێ کارەباکە باشە بەس بۆ 2 مانگمانە بەلێسە کارەباکە باش نەبوو ئەی نەوت نەوتەکەش خۆمانەچین بەسەر ئەماندنی ئەگە خۆم بەسەر ئەمەیە خۆی تەماڵیەکە ناڕوە و هەڵێ وەڵا نەوت نییە و نازانچی تۆ بەسرە بووەستە سرت هەر هەیە بیدەن پێت تۆ لەم شارەیە معقولە بچی بەسەرەوە دووەرگری هەڕەوەڵا سەجارێ وایە کاکە خەڵکەکە لێت یەک چووە لەولا شەڕە لەولا ئەوەیە لێ مەجوور وابێ جارێ چاوتان ماچ سڵاو لەبێ سەر چاو کەرکووک لە نێوان بەرداشی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمدا ژیانی خەڵکەکەی چۆنە ژیانی خەڵکەکەی هەر ژیان نییە بەس ژیان نییە چییە وەڵاهی ئەو خەڵکە هەر خۆی باتە ڕێوە ئەنا هیچ مەسئولێکی ئەو کوردستانە عیلاقەی بە کەرکووکەوە نییە بەس چاویان لە نەوتی کەرکووکە و ئیتر چاویان لە بەڵێ هەنێ خزمەتی کەرکووکیان کرد لە ئەوڵەوە بەڵام لەم ئاخرا کەرکووکیان لەبیرەوە چووە بەس خەریکی گیرفانی خۆیانن کەرکووک نەوتەکەی بۆ ئێوە نییە نەخێر بۆ ئێمە نییە ئەگەر مەسئولەکان حەز ئەکەن بزانن با بچنە سەر مەحەتەکان کە نەوت تۆزی ئەکرێ بزانە چی ئەدەنە خەڵک چی ئەدەنە خەڵک ڕۆژی 1 گڵاس نەوت ئەدەنە خەڵک ئایا ئەو گڵاسە نەوتە بەشی خەڵکەکە 50 لیتر نەوت بەشی 1 مانگی هاوڕاتیەکە لە زستانە ئەی باشە بووە بە تەنکەرەکانیان بەشی ئێران و بەشی ئەفغانستان و بەشی تورکیاشەکان یعنی تاکەی ئەمانە زدی شعبن تاکەی ئەمانە ماڕ و مرچی شعبە خۆن تاکەی ئەمانە خۆیان دروست دەکەن نەوتەکەی بۆ ئێوە نەبێت چی شتێکی بۆ ئێوەیە وەڵی خەمەکەی بۆ ئێمەیە کاک لە خەم زیاتر چی بۆ ئێمای جادۆبانتان چۆنە ئیش و کارتان چۆن بانمان لە ئەوەڵ زۆر باش بوو ئیسەش خراپ نییە بەڵام کەرکووک هە جادۆبان نییە کاکە کەرکووک کارەبایە کەرکووک نەوتە کەرکووک ئاوە کەرکووک هەموو شتێکە کامە ئەو بەڵێنەوە دایانە خەڵکامە کوا تەعینیان کوا شتیان واللهی ژیانی کەرکووک بەڕاستی نازانم چی بڵم بمانتە داشی ئەم دوولایە بەغداد و ئێرە ئەم دێ بە کەیفی خۆی وەکو داشی دامە یاریمان پێکرد ئەم دێ ئەلەوە کاکە پەیوەندی بە منەوە نییە تۆ عیدەوەی ئەوش دێ لەوڵە کاکە پەیوەندی بە منێن ئەو عیدەوەی عێراقی هەڵتانەیە بۆ لای هەرێم هەڵتانە بۆ لای حکومەتی عێراق تەقریبمانتە داش داوای ئەوانێتر یاریمان پێکرد یاری پێکردن نەتانتوانیوە لە سای ئەو نۆتەی کە لە کەرکووکایەوە بەحەسێنەوە ناڵێم نا بەڵام لە 140 بەڵێ ئیسفادەمان کردو جادۆبان تۆزێ باشە ڕەسی کۆڵانەکانمان زۆری چەمە تۆ کراوە یعنی با پیا و یەکجاری بڵێن بە یەکجاابن مەویستیمان نا بەڵام لە 140 ئەوش بەس ئەو خزمەت گوزارانە وەکو جادە و یعنی جادە شتمانەیە باشە کۆڵانەکانمان بە زۆری چەمە تۆ کراوە یانەوە ئیسفادەمان کردو باشە کەرکووک بە پێی ئەو داهاتی کە هەیەی ئەبوو چۆن بواە واللهی نازم ئەبواە ینی لە هەرە شارە باشەکان ینی کام شاری ئەوروپا بڵین زۆر باشە ئەبواە لەو ئاستە وایە بەڵام مەداخەوەتر ئەو کەسانی کە سەرپەرشتی ئەماکەن نازانم ینی تاکەی نەبۆ دنیان نەبۆ قیامەت بەس شخصی خۆیان قیامەت ینی لە قیامەتیڵێ قیامەت بە چی شێوەیەک جواب بدەن لە ئەڵێ ئێمە ئیشمان کردووە نەوتەوە نەوتان پێی ئەدرێت واللهی نەوت زۆر کەمە ینی بەڕاستی تۆ معقول نییە تۆ لە ژێرت ئاڵتون بێ و زەردکش نەبێ بکەی بەخێ خۆتە یعنی بەڕاستی ئێمە زۆرمان ئەو هەموو نۆتایە ئەبێ ئەمڕۆ سرەدانی بۆ بەیانی دوو جلیکان نوی دەستکەوێت یعنی بۆچی سەبەبەکەی مانگ جارێ وەری ئەگری مانگی جارێک دوو جلیکانە 100 لیترە لەتر بە وەرەقەی ینی کابرا 50 لیترە یعنی دوو جلیکان و نیوەکە دوو جلیکان و نیوەکە 50 لیتر یعنی ماقولە تۆ بێ ئەوەش نییە بڵێ ئێستا ئەچم و باسەنم مباشر وەرێکرم زۆر ئەتیادیە بەڵام کاکە بێ ئێستا سرەدانی بۆ بەیانی تۆ گەنجێکی ئەم شارێت ژانە چۆنە گوزارێت وڵای عیبینە لەخوا بەزیاد بێ هیچ نییە نەوە لە تای کوێستان چی عیبە نییە وەڵا لە هەموو شتێکەوە داهاتی کەرکووک بۆ کەرکووکیان هەیە نەوەڵە هەمووی بۆ مەسئولە هەمووی بۆ مەسئول بۆ گیرفانە کەرکووک بە پترۆل ناسراوە وایە ئێستا پترۆلیان کردۆ بە پترۆلەکان و مۆنیکا ئەمانە بۆ ئێمە یعنی ئەویان تەقلید کردێتە ئەوەوە
هەر بە نەوتەکەی جامەکانیان ڕەش کردووە ئایشۆن جامەکانیان ڕەش کردووە وێنان ئەوە پترۆڵە کەرکک ئەوەی تێ نەوتی تێ نییە هەمووی بۆ مەسئولەکان هەمووی بە بۆ ڕیاڕە کەرکک لە شارێکی ئەوروپیا بۆیە چۆنە بوو ژیانی خەڵک خۆشە بوو ئەو لە قەناتەکان هین ئێوە و هین دینەکان ترا ئەوە هەر هاوڵاتیکی تای کەرکک هەر شارێکی عێراقی ئەوە 22 وەرەقە بووایە 22 وەرەقەکە مێر بوو مانگانە نەک ساڵانە مانگانە کورە ساڵانە چاوت پێ ناکرد تۆڕی بۆ تەعیناتێ بای 12 یا ڕووی نەوت وەرەگری مەسەلەن نەوت وەرەگری ئەوە بای 12 بەسین ئەزیسا خێمەکەی ئەوە نەوت وەرگردنە هەر نامانێت یا کارەباکیان نەوتەکەمان بنی ژیانی خەڵک خۆشە لەم شارێ نەوەڵە بۆ ئەوەیان نەوەڵە مەز بۆ یەکتێکی ئاسایە زۆر لە کوردستان و بەغا خۆشترە کەرکوو نێوان بەرداشی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمەوە باڵێ ئەو دوانە یەکی گەی خواامە کەرکک نەوتەکە بەغای بانیوەی نوێی کوردستانی با بۆ خەڵکەکەشە دووکڵەکەی ماوەتەوە دووکڵێکە پارەی کردا ئەوەشان پێ نەیان پارەی کرد بەس نەیاندا پارەی کرد بەس نەیاندا چۆن ینی پارەی کرد ئەوە بوو کە گوتیان بەس دووکڵەکەیمان بنێ دووکڵەکەی نا ئەو غازی کە دەرەچێ بماندنێک هەموویتان بۆ چاکەکەین بەڵام نەیان شەریکەی ئینەکەی کەرکک معمل چەمەندۆکە وتی بۆ ڕێکە ئەوەنێ خۆجیەوە هەر بای 50 وەرەقەش نابێت حتا معمل چەمەندۆکی چیمەنی ئین لەیلان ئەلیاکەوە توانین ئەو نەوتی کە لێو سەرفێکە نەتوان بوو غازە ئەو نەوتە بگازنەوە بۆ هاوڵاتیان ئەو بۆ ڕێغازە بۆ شەریکەکە دانن بۆ چەمەندۆکە ئەو شتانێکەوە خزمەت گوزاریان شتێ بۆ کۆرکە بکرێت کەس خۆی تێ ناگەێنە سرێنەوە تەگری سێ چوار ڕۆژێ لاگەست دووجلکان بەرکردی هەتا ئێستا بڕوا ناکەم کەرکووکی خێری لەم خێروێری کەرکووکە بینی بێ وەرە نەوت خۆتە بیا عەرزە هەمووی نەوت خۆتە بچی دوو ڕۆژ بگریت و دوو جیگانی و بدەنێ من هیچ ڕازی نیم بە کەرکووک بە هیچ ژیانیش بە هیچ شتێکی ڕازی نیم وەڵاهی ئەو خەڵکە هەر خۆی خۆی باتە ڕێوە ئەنا هیچ مەسئولێکی ئەو کوردستانە عیلاقەی بە کەرکووکەوە نییە والله وەکوڵێن بینە مەطرەقەتەین یعنی چی یعنی لە هەردوو لاوە نازانێ ئێمە پەروەردەین تعلیمات لەم لا وەرەگرین و لەم لاش وەرەگرین خۆزگە بچێتە سەر هەردوو جەژنەکە بوون لە هەردوو جەژنەکە بووینە خۆزگە هەر لە بگەڕێتەوە سەر هەرێم و نەجاتمان بێ باشە نەوتی کەرکووک خێروبێری هێنا بۆ کەرکووکیەکان ناوەڵە نەیاوەردووە چی بۆ هێناوە دووکەڵەکەی ئەگە دووکەڵەکەی پارەی کردە ئەوەشان پێ نەئەدەن ڕاستە وەڵا خوا باشی کاتی شەڵە ئیشەڵا باشە بێت ژیانی خەڵک چۆنە گوزەرە لێرە زۆر باش نییە بەس ئیشەڵا باشە بێت باشە ئەگەر کەرکووک لە شارێکی ئەوروپیا بواەت ژیانی خەڵک چۆنە بوو ئەگەر بۆ نمونە کەرکووک شارێکی عێراقی کوردی نەبووە لە ئەوروپا بایە بەڵام لە سوید بواە طبعا وەکو دووبەی لێ هات من وا بیرەکەمەوەی تر نازانم احتیمالەوە بۆ احتیمالش نەوت بە جلیکانە وەرەگرن وایە خۆزگە بەس بە جەلیکانە بێت پیسشە پاک نییە سەرژەگرن سراگرین هەر ناڕۆین بۆی بتاقەکە لە ماڵ هەرە سوتێتەوە سراگریت و پیسە نەوتەکەی تر بۆ چیمانە لەم شارەدای کرد نەوتی پیس وەرەگری بەڵێ فتیلەی زۆپەکان هەموویە سوێنێت توانم بڕۆم دوا پەیامی ئەم بەرنامەیە بۆ تۆ بەجێ دەیەڵم دوا قسە و چییە سەبارەت بە کەرکووک و ژیانی خەڵک ئینشەڵا باشە بێت ئەم ئەبێ هەر ئەمەلمانە بێت بڵین خوا کەریمەوە ئینشەڵا باشە بێت شوکاری خەڵک چۆنە لاو کەرکووکە کاسپی هەیە واللهی ئێستا بە و قەیراندارایە زۆر تاسیری کردووە بەڕاستی خاصن ئەم منطقەی ئێمە ئەوانەی کە موچیان هەیە لە سەتا هەفتیان لەسەر هەرێم ئێوەش موچی هەرێمەوە تا تۆی بینی ئیمانی وایە بە 2 مانگجارێ هین وایە بە 3 مانگجارێ هین وایە هەموو مانگێ بەڵام مانگی چی مانگی کابرات پێش 900 وەرگێسە 400 وەرەگرێ ئەگەر کەرکووک لە شارێکی ئەوروپیا بواەت چی لێکا لە شارێکی ئەوروپی وایە زۆر بەداخەوە یعنی ئێمە نامانەیە زایدە بکەین لەسەرمە بەڵام زۆر بەداخەوە کابرایەکی غەیری دینی غەیری دین بێ ئەو هەموو خزمەت گوزارێ بکە ئەو هەموو خزمەت گوزارێ بکە تۆ دینەکەی تۆ لەوە پاکترە مع الأسف ئەم جاش مع الأسف ئەوای ئێسا شارێکی هەرە پاک و جوان بەڵام مع الأسف ئێتر ئەوانە سەرپەرشتی ئێماکەن ئایا خۆیان بە چی ئەزانن لە ئیسلام یان غێری دیر با خۆیان یەکلاکەنەوە با خۆیان یەکلاکەنەوە بڵێن کاکە ئێمە لە سایی ئەوە یا خزمەتی ئێواک بەداخ ناڕازی لە دۆخی کەرکووک واللهی ناڕازی بم و ناڕازی نەبم پێم وایە هیچ دەوەزاکە ناگۆڕن چونکەم ئێوە نە یەکەم کەناڵ بن نە ئاخر کەناڵ بن پێم وایە
ئەم هەموو خەڵکە ئەو هەموو قسەیەکە بەداخەوە ینی زۆر بەداخەوەی یەکێک لەو مەسئولانە دەرناچێت بڵێ کاکە وا من بەس بەبەر قسەی خەڵک وا من تەنازلم کرد لە مەسەبەکەی خۆم و ئەو مەسەبە من بردمەتەوە خەڵک رازی نییە و وازمێنە بەڵام تا ئێستا کەسمان بینیوە ناشی بینی کەرکوک لە شارێکی ئەوروپیا بووە ژیانی خەڵک چۆنە بوو ژیانی خەڵک کەرکوب منشورە بە پترۆل دەوڵەت محافظة پترۆل لە دەوڵەتەکانە کوا پترۆل کوا نەوت کوا مەعیشەت کوا ئیش نییە بەڵێ مەسئولەکان هەیە نا مەسئولەکان ئەتوانن بۆ خۆیان هەموو شتێ بکەن مەسئولەکان ئەتوانن کام مەسئولەیەی یەک مانگ لە کەرکوک دانشێت لە عێراق لە کوردستان دانشێت ئەبێ لەو مانگە نیوەی لە دەرەوە بێت تیاری بۆ حازرە پارەی بۆ حازرە هەمووشی بۆ حازرە تعینات خزمەکانی کەسوکاری هەمووی بۆ حازرە بەڵام ئێمە کوا 11 ساڵ خدمەم هەبوو لە مفۆزەی انتخابات منیان دەرکرد علاقەم چییە بەسەر مدیرەکەم وەگە مدیرەکەم دەربکەن بۆ من دەربکەن 11 ساڵ خدمە من بۆ دەرمکرد ڕژێمی پێشوو 6 مانگ خدمەت بووایە لە شەریکەی نەوت تەثبیتیانە کرد ئایا من بۆ 11 ساڵ خدمەم هەیە منیان دەرکرد من علاقەم چییە بە مدیر وەگە مدیر دەربکەن ئەبێ و مۆزەفش دەرکەن ئەوە فەسڵ کرای بەڵێ ڕاتبەکەمانیان بڕی بۆ سەبەب ئەمە خێری کەرکووکە بۆ تۆ وەڵایە و خێری مەسئولەکانە بۆ من کاک ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیانی شاری کەرکوک بوو سەبارەت بەوەی ژیانی خەڵک لە نێوان بەرداشی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیدا چۆن دەگوزارێت هاوڵاتیان بەگشتی گلەیان هەیە لەو شێوە حکومڕانەی کە لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقیەوە پەیڕەو دەکرێت لە شاری کەرکوکدا هاوڵاتیان پێیان وایە خێر و بێری کەرکوک تەنها دووکەڵەکەی و تەنها خەمەکەی بۆ کەرکووکیەکانە باقی شتەکانی دیکە بۆ بەرپرسە حکومەکان و حیزبیەکانە هاوڵاتیان نیگەرانن لەو دۆخەی کە لە کەرکوکدا دەگوزارێت هاوڵاتیان پێیان وایە ئەگەر کەرکوک لە هەر شارێکی دیکەی ئەوروپایە بواەت ژیانی خەڵک زۆر خۆش دەبوو هاوڵاتیان نیگەران لەوەی کە بە جلیکانە نەوت وەردەگرن 50 لیتریان پێدەدرێت بۆ ماوەی مانگێک هاوڵاتیان نیگەرانن لە هەموو ئەو شتانەی کە لە کەرکوکا دەگوزارێت هاوڵاتیان دەڵێن تەنها دووکەڵە ژەهراویەکەی نەوتەکە بۆ ئێمەیە و خێرۆبێرەکەی بۆ بەرپرسەکانە ئەمە داد و ئاهونوزوولەی خەڵکی کەرکوکە و کەرکووکەکان بەم جۆرەوە ماندووان بەداخەوە ئێمە ئومێدەوار بووین خەڵک بڵێ لە سایەی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیدا و لە سایە ئەو نەوتێک کە هەمانە ژیانمان زۆر خۆشە وەکو وڵاتانی دوبای و قەتەڕ و ئیمارات ژیانمان دەگوزارێت بەڵام بەداخەوە لە هیچ کەسێکەوەمان نەبیست کە بڵێن کەرکوک خۆشە و ژیانی کەرکووکەکان خۆشە و داهاتی کەرکوک بۆ کەرکووکیەکانە بەداخەوە نەمانتوانی هەواڵێکی خۆش بدەین بە بینەرەکانمان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت